سڵاو من سۆران سێوکانیم ئەم شەویش لە خزمەتتان نابین لە شاری سلێمانیەوە. ئەم جارش هەر باس لە ڕیفراندۆم و تەگەرەکان و ئەو بربەستانەیە هێتە بەردەمی. لەم چەند ڕۆژەی پێشوودا هاشوهوشێکی زۆر لە ناو سلێمانیدا پەیدا بوو، جۆرێک لە دەنگدانەوەیەکی زۆر بەو حسابەی کە کۆمەڵێک کەمپینێک ڕاددەگەێنن بە ناوی نەخێر لە ئێستادا بۆ ڕیفراندۆم. من لە ئەوەڵە ئەو پرسیارە لە خۆم و لە هەموو میوانە ئازیزەکانی ژەکەم ئایا نەخێر بۆ ڕیفراندۆم لە ئێستادا تەنیا ئەو جوملە سادە و جوانەیە یاخود نەخێر بۆ ڕیفراندۆم هەتایە و لەو دیویشەوە نەخێر بۆ سەربەخۆیی کوردستان و بەڵێ بۆ ژێردەستی و کۆیلایەتی ئەبەدی لە ژێردەستی داگیرکەران و ئەو ئەوانەی کە ئێمەیان کۆلۆنیالیزە کردووە. لەم ئەڵقەیەدا لەگەڵ سێ میوانی بەڕێز مامۆستای زانکۆ دکتۆر هۆگر و مامۆستا جعفەر نووسەر و سۆزانی خاڵە شەهاب وەک ئەندام پەرلەمانی پێشوو لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خزمەتیانە ئەبین بۆ مناقەشەکردنی ئەم بابەتە. بەنسبەت خۆمەوە پێم وان نییە کاتێک کە ئێستا ئەبیستین کەسانێک گەڵەن نەخێر بۆ ڕیفراندۆم لە ئێستادا. لە ڕاستیان پێم وایە ئەوانە ئەڵەن نەخێر بۆ سەربەخۆیی هەتایە، چونکە پێم وان نییە لە ئاستی بینراوە ئەوەی کە ئێستا ئێمە ئەیبینین جارێکتر هەلێکی وەک ئەمڕۆ وەک ئەم فترە زەمەنیە لەگەڵ هەموو ئەو قەیرانە ناوخۆیانە و ئەو ئازارانی کە لە ناو دڵی هەمومانایە لەبارەی گەندەڵی و لەبارەی نائەدالەتی و هەموو ئەو شتانێک کە هەن، بەڵام من خۆم پێم وانە وەک سۆران پێم وانێت جارێکتر ئێمە هەلێکی وامان بۆ بەرخسێتەوە بتوانین جارێکتر باسی ڕیفراندۆم یا باسی سەربەخۆیی بکەین لەسەر ئاستی ناوخۆیش و لەسەر ئاستی دەرەکیش. من ئێستا لەگەڵ میوانەکانمان لەم بارەوە گەنگەشاکەم، ئەمە ڕای خۆمە و بە ئازادی دەریە بڕم و بە سەراحەتیش دەریە بڕم، بۆیە ڕۆکەم هەرێکێک لە میوانەکان بۆی ڕای ئەوانش بزانین. پێم باشە لە پێشەوە لە سوزان خان دەست پێ بکەین، مافیش نان زۆرترین. زۆر سپاس. سوزان خان بەخێر بێ. بژیت. بەڕێزیشت لە سلێمانیت و لە ناو جەرگەی ئەو حرەکەتەی ئەو جوڵە و خۆشانی کە لە ناو سلێمانیا هەیە و ئاگاداری. وا بزانم سلێمانی گەرمترین شوێنە سیخناخە بە ماناکانی بەڵێ بۆ ڕیفراندۆم و نەخێریش بۆ ڕیفراندۆم. ئاشکرا ئەوانەی کە ئەڵێن بەڵێ بۆ ڕیفراندۆم لە سلێمانیدا زۆر ناوێرن، پرچێشی ئەوە ناکەن زۆر دەنگ بەرزکەن و ئەلبەتە لە ترسی جنیە و هەڕەشە و زۆر شتی تر کە ئەمە ئاگادارین هەمومان ئەو دەردەیە کە پێوە ناڵێنن. بەڕێزت چۆن ئەڕوانیتە ئەم حرەکەتە لە ئێستادا و بەم شێوەیە؟ من زۆر سپاسدانەکەم پێشەکی حەزەکەم باس لەوە بکەم کە ڕیفراندۆم وەسیلەیەکە بۆ گەیشتن بە ئامانجێک کە ئەویش سەربەخۆیی هەرێمی کوردستانە لەگەڵ ئەو هەموو ملاحەزاتانەی کە جەنابە وتر، بەڵام ئەمە پرسێکی نەتەوەییە جیاوازیش قبوڵەکات، چونکە هەندێک پێی وایە کە دەکرێت تەئجیل بکرێ نەخێر لە ئێستادا و بەرەیەکی تریشەیە کە پێی وایە بەڵێ لە ئێستادا. هەموو کاتێک تۆ ئەبێ سەیری ئەو زروفە مەوزوعیە بکەیت کە ناوچەکەتی تایە، خودی خۆتی تایت بۆ ئەوەی بڕیارێکی مەسیری بیت. بۆچی ئێمە لە 2005 بزوتنەوەی ڕیفراندۆم لە 1970 و کەسرێکی میلەتی کورد بەبێ ئەوەی کەس ئاراستەیکە دەنگیە. ئایا زروفی مەوزوعی لەو کاتەیە لەبار بوو بۆ ئەوەی ئێمە داوای ئەو جیابوونەوە سەربەخۆیە بکەین؟ نە، بەڵکو ئێمە لەگەڵ عێراقا بڕیارماندا بوو، تێڕوانینێکمان هەبوو، دنیابینینێکمان هەبوو، ئەمانوت لە چوارچێوەی عێراقێکی فیدراڵدا ئێمە دائەنیشین پێکەوە ئەو عێراقی کە هەردەم ئێمە هاوڵاتی دەرەجە دوو بووین بینای دەکەینەوە. ئەو کات بزوتنەوەی ڕیفراندۆم ئەم ئەنجامەیان خستە بەردەستی دەسەڵاتی سیاسی کورد بۆ ئەوی پێیان بڵێن میلەتەکەتان داوای سەربەخۆیی ئەکات. ئەمە داواکاری میلەتەکەتانە، داوا ئەکات جیا ببنەوە لە عێراق، داوا ئەکا سەربەخۆ بن. بێگومان دەسەڵاتی سیاسی لە باوەڕ ناکەم هیچ کامێ لەو قادە سیاسیانە سەیری ناو ژمارەکانی کرد بێت، بەڵکو هەموو هەڵیان گرت
وە کاتێکە ڕۆیشتە بەغا بەهۆی ئەو زروفە مەوزوعەیە کە هەبوو لەو کاتەیە و ئەو بینینەی ئەو دنیابینیە کە هەمان بوو ئێمە بۆ عێراقێکی فدراڵ عێراقێکی خەیاڵی عێراقێکی خەیاڵی بۆ هۆکاری ئەوەی کە ئەم حرەکەی بزوتنەوەی ڕێفراندۆم بەس تۆ پێی قیادەی سیاسی کورد ئەوە سادە بوو وەیە زانی عێراق بێت ئەو بەهشتێک کە تۆ ئەتەوێت تا بژیت ببی هاتا وڵاتی دەرەجەیەک ئەوە مهمە سەیری کە بۆنا تۆ کە لەگەڵ گۆڕانکاریە کە من لەگەڵ شیعەیە ئەو کەلتورەی کە لە عێراقی لەسەر گەورە بۆ لە ماوەی 1000 ساڵە کەلتورێکی بۆ گەنە سەیریکە لەگەڵ ئەوەشا کە منی کورد ئەوی تورکمان ئەوی شیعە ئەوی سنەش بگرێت تا حەدێکی کەم چونکە ئەوان زۆر کەمتر ئەو عەزابەیان چێشت کە کاتێ ئێمە لە ئازارەکانە هاوبەش بووین وەک یەک ئازارمان چێشت وەک یەک هاتوچۆی سجنمان کرد ئەعداممان هەبوو هەڵبەتە بۆ حکومڕانی بە جیاوازی حکومڕانیەکەی ئێمە وامان تەسەورە کرد سۆزان خان با بچمە لای مامۆستا جعفەر دوای هەموو بڵای بەڕێزت مامۆستا ئەم وشەیە من حەزەکەم بەڕێزت زیاتر تشتی بخەیتە سەر ئەگەر بکرێ مەدلولی نەخێر بەلای بەڕێزتەوە چی ینی کابراکە ئەڵێن نەخێر هەر بەجددی ینی ئەوەی بەلای کەسێ بەعزێکمان ئەڵێن خیانەتە یا مافی ئەوەی هەیە بڵێ ئایا مەدلولی نەخێر بۆ ڕیفراندۆم مەدلولی دەلالت نییە لەسەر نەخێر بۆ سەر بەخۆی و مانەوە لەگەڵ عێراقێکە کە کەس نازانێ ئەم کەشتە شڕوپڕی پێ ئەوترێ عێراق ئەم کەشتە کوناو دەرە ناو ئەو ئەمواجە ئەو شە پۆلە شێتانی کە ناو عێراقا هەیە کەس نازانێ مەسیری بۆ چوویە من بۆ خۆم حەز ناکەم تعبیری یەکتر خاینکردن ئەوەی مەسلەی تەخوینکردن تەخوینکردنی یەکتر مەسەن بڵێن ئەوەی دەنگیدا بۆ بەڵێ ئەوە خائینە ئەو لاکەش بڵێ نەخێر ئەوەی کە وتی نەخێر ئەوە خائینە ئەو بەو شێوە بیر نەکەینەوە ڕەش و سپیوانە ئەوە تعبیرێک بیرکردنەوەیە ئاوا بڵێن ئێمە بە ئازادی بدەینە یەکتر کێ ئێستا بەڕاستی هەستەکەم حملەیەکی تەشیری هەیە یعنی یەکتر شکاندن ناوزڕاندن هەر بۆکو نمونەیەکێڵم لەو ڕۆژانە بە ڕێکەوت چاوم بە بڵێن هەندێک شتی کاکفاروق نووسی بوو کاکفاروقی مەلا مستەفا کە ئەڵێ بەڵێ بۆ سەربەخۆی شتێکی بەڕێزە هەزاران کەس جوێنی داوە یعنی ئەمە بەڕاستی ئەم جۆرە تەعاملە لەگەڵ یەکتر بەڵگەی دواکەوتن زیاتر هیچ تر نییە ئێمە ئەبێ بەڕاستی من ینی تەمەنایەوە کەم ئێمە وەکو بڵێن سویسریەکان یا وەکو سکۆتلندەکان یا وەکو کەتەلێنەکان بیر بکەینەوە ئازادێک بە لاکەی تر بدرێ ئەو کاتە ببوورە مامەسە لێت لێش دەبڕم آخر ئەم زۆریان ناڵن نەخێر لە ڕیفراندۆمە ئەڵێن نەخێر بۆ سەر بەخۆی ئەڵێن هەر نابێت ڕیفراندۆم بکرێ یعنی ئەسڵ مافنان بە منی کە حەزەکەم بڵێم بڵێ مافنانێ بڵێن بڵێ کاکە تۆ سەرکەوە من مشکلم لێ بەس ڕێگەم بە منیش بڵێم بڵێ خۆی ئەبێ خەڵک ئەوە بزانێ ئەم مەسلەی ڕفراندۆم و ینی دەنگدان بۆ مەسلەی سەربەخۆی ئەمە یەکەمین جارە لە مێژوو گەلی کورد ڕوەدا چکە پێشتر مەسەن ڕەنگایکی وەک حاجی قاری کۆی داوای یەکگرتنەوەی گەلی کوردی کرد بێ یا فلان نووسەر یا فلان سیاسی داوای مافی چارەنووسی بۆ گەلی کورد کرد بێ ئەوانە هەمووی جێگەی تەقدیر و ئەبێ لە تاریخی ئێمە زۆر بە چاوی ڕێزەوە سیر بکرێ بەڵام ئەمەی ئێستا جیازەکە لەگەڵ ئەمە ئێستا چییە؟ ئێستا یەکێکی بڵێن وەکو بەناوی سەرۆکاتی هەرێمەوە ئیتر سەرۆکاتی هەرێم هەر کەسێک بێ لێوە داواکراوانی کارێکی ڕسمیە ئەو جار دەوڵەتانی دنیا بەشی زۆری ڕێی خۆیان داوە لەسەری بە ڕاستەوخۆ یان ناڕاستەخۆم بەشی زۆری ئەزان بە ناڕاستەخۆ خەڵک دەوڵەتەکان مەسەرەن نامێت ناوی ئەو دەوڵەتانە هەمووی بێنم چکە قۆنسولیان هاتووە یان مەسولێکی گەوریان هاتووە ئەڵێ ئەگەر ئەو ڕۆژە گەیشتە ئەوەی کە گەلی کورد هەر هەمووی داوای سربەخۆیی کرد ئێمە پشتیوانیتانەکەین و حەزەکەمەوەش بڵێم لە وڵاتێکی وەکو ئیسرائیل کە سربەخۆی خۆیان ڕاگەیاندە ساڵی 48 دەوڵەتیان دروست کرد وەزعیان زۆ شڕ بوو یەکەم بەژمارە پەرتەوازە و نزیکە 700,000 کەسێک بوون ئەو جار هیچ بەڵام ڕیفراندۆم خۆ چمانایەکە گەێنێ شتێکی خۆ یەکسە سەربەخۆیی نییە وە نییە ڕیفراندۆم تۆ ئەتەوێ لەلایەن گەلی کوردەوە یان لەلایەن گەلەکەی خۆتەوە
بەڵگەنامەیەکت بەدەستەوە بەڵگەنامەیەکت بەدەستەوە بێ بڵێ من بە گوێرەی ئەم بەڵگەنامەیە داوای سەربەخۆیەکەم ینی جێردەستەیی یان سەربەخۆیی من بەلام و سێرە ئەگەر هاوڵاتیەکی یان تۆزێک نەک بە ڕق و تووڕێی ئەوانە بیرکاتەوە ئەوە جیاوازە ئێستا من زۆر جار هەست دەکەم ئێمە لە ڕقی یەکترە سیاست دەکەین یا لە ڕق یەکتر بڵێن شعارە بەرزەکەینەوە لە ئیداریشە و کۆمەڵی کێشەمانێ حەزەکەم ئەو ئەزمانش حل کرێ ئەگەر ئەو ئەزمانە حل کرا خەڵکیش بەو تووڕێەوە سێری بڵێن وەزعکە ئەو کاتە ڕەنگە دەنگی بەڵێ دلێرتر بێت زۆر باشە دوای ئەمە خزمەتی بەڕێزت لەسەر بابەتە مامۆستا بەڕێزت حەزەکەم تشکم ئەم بابەتی کە باسمان کرد بەڕێزت پێ چۆن وەسە ئەم دەنگی نەخێر چ معنایەکە گێنێت چ دەلالەتێکی هەیە لەم ڕێ ئەمە سلێمانی ئەزانین لە ساڵی 1920ەکە تەنیا سلێمانی ئەڵێن نەخێر بۆ عێراق و نەخێر بۆ مەلیک لە ساڵی 20ەکە ئەوە ڕاستی بێ من زۆر بە داخەوە ئەڵێم ئەو نەخێرێکی ئێستا لە سلێمانیە ئەبینێ ئەو نەخێرە خۆڕسک نییە ئەو نەخێرە حیزب و باڵ و کۆمەڵ و تەنانەت منوای بووەچم ئاوکردنە ئاشی داگیرکەرانیشی لەگەڵایە هاوکێشەیەکی زۆر ئاسانە تۆ سەرنج بە ئەگەر برایانی عەرەبی عێراق ئەگەر ئەو هەلومەرجە ڕفراندۆمە بە ئاسان و بە ئاسایی وەرەگرن بۆ ئێمە وەگەر ڕەئیان وەک کەنەدیەک وایە وەک ئینگلیزیەک وایە ئەوە ئێمەش ئاساییەکە وەک ئەوان بیر بکەینەوە بەڵام ئەوان هەر هەمووی ئەگەر سەیری سەحافەی عەرەبی بکەی کە شەوانە من خۆم بەدواشونم هەیە ئەوە تی ئەگەی کە ئەوان چۆن سەیریەکەن و چەند لێترسن بەڵام لە بەرامبەرە ئەوان بە تۆ کە هەر بڵێ خەونم هەیە بۆ دڵنیاییەوە نەکەر ئەوە من پێشتر لەگەڵ مامۆستا جەعفەرە باسی نووسەرێکیانم کرد کە حەز ناکەم دوێنەشەوە من لە کاتژمێریەکە خوێنومەتەوە هیچ شتێک بۆ کورد ناهێڵێتەوە باسی ناکەی نەمە بەستم ئەوەی هەر بیخوێنەوە ئەو بیخوێنەوە قاسم حەوەل لە سەباحا نووسیوێتی من هەر زۆر یعنی چۆن بڵێ تاسام ئەوەی کە کورد حەزەکە تاسام بڵێ طبعا صباح ئەم پیاوە لە هۆڵندا ژژی ئەم پیاوە سینەماکاریشە ئەی تۆ ئەبێ بەڵێ مەشهورە ئەی تۆ ئەبێ خەڵکێک لە بەغایە کە ئێستا ئەچن هەر دوێنێ کۆمەڵێک خەڵکی فەیلی ئێمە تهدید کراون دوێنێ لە بەغایە نەڕێی ئەو کوژین کەواتە تۆ لێرە کە ئەڵێ نەخێر بۆ ڕیفراندۆم کە یەکسانە بە نەخێر بۆ سەربەخۆیش تۆ خزمەتێکە فەیلەکان خوان شیعن دەمی سەدام 30 ساڵ لەسەریان ماڵ و مناڵ و هەموو شتێکیان لێ سنجایەوە لە 2023 و کە هاتوونە تۆ عێراق تاسا یەک مافیان نەدراوەتەوە چونکە دوی ئەم دییان کووردە یعنی من پێم وایە حکوومەتی عێراق باوەپیارەی ئەوانیش مەڵە بەدڵنیایەوە جا من بە شتێک بخەمە سەر ئەوەی جەنابە فەرمووت هەر دوێنێ لێرە سێ بەڕێز کۆڕێکیان هەبوو لە یەکێتی نووسەران زۆر بەداخەوە کاکەیەکیان کە خۆی وەزیر بووە فەرمووی کە ئێمە لە پێگەیەکی بڕاردان و پێگەیەکی باشا بووین من عەرزم کردم کاکە پێگەی باشی چی ئەوتی دەستور هەبوو چی هەبوو ئەمانەوتم ئەگەر دەستور هەبوو ئەو پێگە باشتان هەبوو بۆ نەتان توانی قەزاکان بژێڕنەوە سەر کەرکووک پاشان بۆ نەیان توانی مافی ئەو فەیلیانە کە داگیر کرابوو کاکە خانووەکانیان بۆ نەیجێڕانەوە کە قانون ئەڵێ ئەوەی کە بینا بکرێت لەسەر باتڵە بۆ ئێوە نەتانتوانی ئەویان بۆ بکەن پاشان ئێمە کاکە سۆران باش تێک بینی بەرچاوی خۆمان ئەگەر داعش نەبوایە ئەوە ئێمە عەبدولکەریم زەیدی کە هاو بەرەو کەرکووک بەخۆی و فێرقەیە بەڵێ زەیدی هات بە ئاشکرا باسی لەوە کرد کە داگیرمان بکاتەوە یاریەکی نێو دەوڵەتی داعشی هێناوە هەلومەرجێکی بۆ ئێمە ڕەخساوە ئێستا ئێمە لەم هەلومەرجە ئەگەر نەڵین ئیشی خۆمانەکەین ئەیکەی ئەو کاتێکەوە داگیرکەران هۆشیان هاتەوە بەرخۆیان ئەو شلۆقەی کە بۆیان دروست کراوە کە پێم وایە دەستی دەوری لە پشتەوەیە کە 100 جار سوپاس بۆ خوالەوە ئێمە بوەستین تا ئەوان ئەبنەوە بە هەلومەرجەکەی جارانیان چۆن بڵێ پەیوەندێنێ دەوڵەتەکانیان تۆکمە ئەکەنەوە کۆک ئەبن لەسەر ئەوەی کەوا کورد هیچ بەدەستنێنێ ئەو سابڵێن ڕفرادۆم زۆر باش مامۆستا ئەمە خزمەتە سۆزان خان حەزەکەم
باسی ئەوم بەڕێزت باسی نەخێرت کرد هەندێک پرسیارەکەم لەمێ ئایا مەسەن سلێمانی بڵێ نەخێر بەلای تۆ شتێکی غەریب نییە خۆی مرج نییە هەموو سلەیمانی هەڵمەت و قوربانی بێ نا. سلێمانی کە شاری یەکێتی نیشتیمانی کوردستان و مافی چارەی خۆنووس و ئەم هەموو شەهیدە و ئەم هەموو سەدام نەیە وێرە بێتە سلێمانی کاکە هەموو عێراقی دەستەمە کردەوە نەجەفیشی دەستەمەوە کرد هەر دەرەقەتی سلێمانی نهات لە ئێستا ئێمە بە تەوعی اختیاری خۆمان من کوڕی ئەم شارەمەوە لەم شارە لەدایک بووم و هەموو ژیانم لێرە بوو معقولە سلێمانی ئێستا بە تەوعی اختیاری خۆی ژێر دەستی قوبڵ پێت واشتی وایە بێ نانە ئەزانی وەک کاک مامەسا جعفەر باسی کرد کۆمەڵێک کێشەمان هەیە من ئەیڵێم بەداخەوە یعنی بەس دنیا بێکێشە ئەبێ تۆ سەیریکە هیچ شتێک وەکو قوتی خەڵک نییە سلەیمانی هەردەم جیاواز بووە بەڵام مەرجیش نییە کە تۆ ئەڵێ ئەم بەرەیە لە سلەیمانی ڕاگەیەنرا معناوەیە هەموو سلەیمانی ئەڵێ نەخێر من پێم وایە ئەو بەرەی حای نەخێری بردو سەیریکە یعنی من خۆما سەیری من هیچ تعلیقێک نایم لەسەر ئەو چکە من پێم وایە هەتا جیاوازی هەبێ ئێمە جوانترە بین هەتا جیاوازی هەبێ ئێمە جوانترە بین بەڵام ئێمە بەداخەوە ئەیڵێم یعنی من ئەوەندەی پڕم لە سیاسیەکانی کورد ئەوەندە پڕ نیم لەو خەڵکە ئاساییە پێ وایە جیاوازی لە سەربەخۆییە معقولە تۆ سەیریکە ئێمە کورد معقولە تۆ بڵێ من ڕام جیاوازە حەزەکەم ژێر دەستە بم نه ئەسڵەن خۆی تعبیرەکە تۆزێ غەڵەتە تعبیرەکە تۆزێ غەڵەتە ئەوان ئەڵێن نەخێر بۆی لە ئێستایە یعنی ئێستا ئەوان پیان وایە لە دوای تەوابوونی ئەو ظروفە مۆزوعیەکە هەیە کە من محامی ئەوان نیم حەز ناکەم باسی وجەت نەزەری ئەوان بکەم چکە من خۆم بە دڵ و بەگیان وتومە ئەگەر بمرم لە برسا پێستم بەسەر ئێسقانم بنووسێ لەگەڵ بەڵێیان چکە ئەمە خەباتی میلەتێکە 100 ساڵە 100 ساڵە ئەیکا هەر لەم بابەتە با قسەی ئەو بەرێت پێ بڵێم لە ناوهینەکە ئەڵێ ئەگەر خەڵک کوچوو ئەبێ بنووسێن نەخێر بۆ سەربەخۆیی چونکە تۆ دوو پرسیارەکە بزەبت ئەخر خۆی ئەوە هەڵەکەیە تۆ سەربەخۆییتە یاننا بەڵێ نەخێر تۆ لەوێ چۆن نەخێر بۆ سەربەخۆیی کوردستان خۆی ئیتر وردە وردە دەرەکەوێت چونکە تۆ کە تەنها ئەو پرسیارەت هەبوو کە تۆ تەنها ئەو پرسیارەت هەبوو باوەڕ ناکەم هیچ کوردێکە بێ دڵی بێ بچێتە سەر وەرەقەیەک بنووسرێ تۆ لەگەڵ سەربەخۆیی کوردستانەی بەڵێ یان نەخێر دەستی ئەلەرزێ دەستی ئەلەرزێ کاک سۆران حەزەکەم بزانی خوێنی ئەو هەموو شەهیدە ئەو هەموو زیندانە سیاسیە باوکی خۆدیەکە لە یەکەم شەهید ئەو هەموو کارە ساتە کاک ئێستا پێمەڵێن تۆ ئەگەر ئەڵەی بەڵێ لە ڕووی عاتفیەوە ئەڵەی بەڵێ نەخێر من مەسئولیەتە لەسەر شانم لە چەندین بەرنامەی تریشا وتومە ڕۆژێک لە ڕۆژان دایکم بەو بەساتەتەی خۆیەوە کە ژنێکی زۆر زۆر میهرەبان بوو وتی شەها بەسە سیاست با ژیانێکی ئاسایی بژین ئێمە وەکو خەڵکی تر ئاگاو لە مناڵەکان بێ لە ماڵەکەیە بی وتی نازەنین من سیاست بۆ ئەوە کەم بۆ دوا ڕۆژی مناڵەکانم بۆی لە کوردستانێکی سربەخۆ ئازادا بژین ئەگەر من نەمهێنایە دی مناڵەکانم ئەگەر ئەوانیش نیان توانی بیهێنە دی ئەولای ئەولاکانیان کەواتە من ئەمە مەسئولیەتێکە لەسەر شانم ئەوە ئەخەمە ئەم لاوە چکە زۆر تانەی ئەوم لێدراوە لەم ماوەیە کە مناقەشات بۆ لەسەر بەڵێ و نەخێر لەسەر ئەوەی تۆ لە ڕووی عاتفیەوە ئەڵێ بەڵێ نەخێر مەسئولیەتێکە لەسەر شانی من ئەمە یەکەم دووەم نەخێر لە ئێستایە بەکارهێنانی ئەو تووڕەبوونەی خەڵکە استیغلالکردنەکەی ئەمە حاڵەتێکە بەڵام ئەگەر بینە سەر واقعیش بەڵێ کۆمەڵێک خەلەلمان هەیە بێگومان کۆمەڵێک خەلەلمان هەیە لە گەندەڵیە لە نائەدالەتیە لە نەبوونی موچەیە ئەم شتانە باشە کاک سۆران من یەک مەقتەعی بچووکم بەرێ چی ئەبێت ئەگەر بۆ گەنجێک کە تۆی دائەنیشی ئەبێت مخاطبەی ئەو گەنجەش بکەی کە حەقیق دەگانی هەیە من چۆن قەناعەت بە گەنجێ بکەم ئەڵێ باشە من دەنگەیەم بۆ ئایندەیەکە دیار نییە ئەم ئایندەیە چۆن دیار نییە سەیریکە تۆ چۆن ئەتوانی قەناعەتی حکوومەت و دەوڵەت چۆن بکەین حەزەکەی ئەو پرسیارەکە دوای لە مامۆستا باشە ئێمە چۆن ئەتوانی قەناعەت بەم گەنجە بکەین ئەگەر ئێمە چەند هەنگاوێکمان بنایە ئەم هەنگاوانە لە خۆشگوزەرانی ئەمە یەکەم کە بەلای من ئێستا دەرەجەیەکە
کۆمەڵێک مەلەفات هەیە لە شەفافیت و ئەو شتانە بەڵام ئێمە ئیشمان لەسەر دەستور نەکردووە کە ئایندەکە پیشانی گەنجەکە ئەیات گەنجی ئێستا گەنجێکی وتوریایە زیرەکە ئەیەوێت پێش ئەوەی بڵێ بەڵێ بزانێ شێوازی ئەوە یافی ئەدەن وا ئەزانە یان تۆ پێت وایە گەنجانی ئێمە ئەوە ووریا بن ئەوا بیرکەنەوە یا پێت وایە شتێکی عاتفی ڕەتفیعلێکە بەرامبەر بۆ ناخۆشەکە من گەنج ئەناسم دانیشتوم مناقەشەم لەگەڵا کردووە وەکو ئەشخاص طبعا ئەمانەت دەور و تەئسیری خۆیانیان هەیە پرسیارم لێ کردو و تومەڕە چیە بەرامبەر بە ڕێفراندۆم و توێتی ئایندەی دەوڵەتەکەم چۆنە بێ حکومڕانی لەم دەوڵەتەی منا چۆنە بێ ئازادیەکان چۆن جێگەی ئەبێتەوە خۆشگوزەرانیەکانم چۆن بۆ فەراهەمە کریە ئەم پرسیارە خەمە لای مامۆستا دڵنیایی مهمە باشە مامۆستا عەفو سۆزان خان وەختم باشایەتیەوە بزانم مامۆستا سۆزان خان شتێکی وروژان چەند جارێک باسمان کردووە ئەمە هەمووی ئەم قسانەی ئەم قەیران و شتانەی سۆزان خان باسی کرد عایدی حکوومەتێکە پێوتری حکوومەتی هەرێمی کوردستان کەسمان گلەیمان لەوە نیە ناشەفافێت نائەدالەتی نەبوونی یا سەروەری یاسا بە هەموو شتەکان ڕێژەین هەڵبەت ناتوانین بڵین لە سەتاسەد هەمووی وایە پرسیارەکە لەمە ئێمە چۆن گەنجێک یا خەڵک تێ بگەین ئێمە باس لە دروستبوونی دەوڵەتێکەکەین نەک حکوومەت فعلەن حکوومەت ئەم شتە ئەم ئەزمانەی هەمووی هەیە بەڵام تەنیا حکوومەتەکەی من نییە لە کاتی ئینتیخاباتی شەو من دەتوانم فلان سین لابم ساد دانم لابم ئایندانم شتێک زۆر مهم نییە بەڕاستی بەڵام ئێمە لە ڕێفراندۆمە ئەڵین بەڵێ بۆ ئایندەیەک کە چۆن خۆمان درستیکەین بەدەستی خۆمان ئەنی معقولە تەیموری شەرقی 1 ملیۆن کەس لە 170 نەخوێندەوار 7,000 کیلۆمەتر شتێکی ئەوە هەیە ئەو ببێتە دەوڵەتێک و لە ئومەمی متحیدای کوردستان کولی هەیلی هێوایی لەمانەیە بە ئیقتصادی بە جوغرافیایی بە مێژووی بە سەقافەتی خۆی بە خاوەنی ئەوە نەزانانی کە خاوەنی قەوارێکی سەر بەخۆی بێت خۆی ئەگەری سەر بەراوردی مەسەلەن کوردستان لەگەڵ لوبنان کە لوبنان هەمووی 9,000 کیلۆمەتری دووجایە وانە ئێمە بەس سلێمانی دەوری 24,000 کیلۆمتری دووجایە هەولێر دەوری 21,000 کیلۆمتری دووجایە جگە لە کەرکک و شوێنەکانی هۆک و نازام کیوەمە و شوێنەکانی تر کە ڕوبەرێکی زۆر گەورەمان بەدەستەوەیە ئێمە ئەگەر بە دوای ئەوە بگەڕێن هەلومەرجێک بدۆزینەوە کە بڵێن ئەمە هەلومەرجی زێڕینە نمونەیە ئەو هەلومەرجە زێڕینە قەت ناتەدی ئێمە ئەبێ ئێستا دەوڵەتەکە ڕاگەێنین سربەخۆی خۆمان ڕاگەێنین ئەو کاتە هەوڵی بیناکردنە دەین ئێمە ئەگەر بڵێن سەردەمی شە مەحموو ڕامانگەیاندایە ئێستا تووشی ئەو هەموو قەیران و کارەسات توشتانە نابووین لە 61 یا لە هەفتایە لە هەر کاتێک تەنانەت لە 2003 دەوڵەتمان ڕابگەیاندایە ئەو کاتە یەک ریزیەکی نیشتیمانی هەبوو ئەو کاتە هەموو خەڵک بڵێن وەکو ئەو هەموو پرسیار و کارەساتانەی کە ئەم بدێ بەسەر خەڵکەکە هاتووە ئەوانن دەبەر چاویان نەبوو ئێستا کاتێک شتەکان تێپەڕی بوو من هەرێک زۆرجە نمونەیەک هێن مۆڵێم ئەوانەی کە ئەمریکایان دروست کرد بێگومان نیانەزانێ ئەو ئەمریکایی کە لە ژێر دەستی بریتانەکان ڕزگارێ بێ کێی زانێ بێت ئەم ئەمریکای وانە سویسرا ئەو سویسرایی کە فدرالیزمێکی بۆ خۆی دروست کردووە ئەکید ئەوانەی کە ئەو دەوڵەتیان دروستکردوە نانەزانێ ئەبێتە دەوڵەتێکی ئەوتۆ کە ئیسە فەرەنسیەکان بە زۆریش دەریان کەیتە دەرەوە بڵێ بڕۆ بناو فەرەنسا ناچێ حەزەکە لەگەڵ ئەڵمانەکان و ئیتالەکان و ڕێتە ڕۆمنیشەکان پێکەوە بژی سیر ئێمە هەلو عەرەبەکان بەداخەوەڵم برا عەرەبەکان نەیانتوانیوە کارێکی ئەوتۆ بکەن کە دڵی کورد بۆ وەلای خۆیان ڕاکێشن بەردەوام هەر تۆ قسەت کردووە عەبدولکەریم قاسم بووە نووری سەعید بووە نازام کێ بوو هەر کەس بۆ وتێتی ئەدەی فڕۆکە بنێرن و بە کیمیایی لیاندەن و بە تارێ هەرچی دەستکەوتووە لیان داوێن ئێمە تاکەی ئەتوانین درێژە بە ژیانی ژێردەستەی بدەین بۆیە ئێمە تەجروبەی سربەخۆیمان نەکردووە ئەو سربەخۆیەش پێناسەکەی لای خۆمانە بێ پێناسەکە ئەبێ بە شێوەیەکی زۆر سادە بخێنە بەرچاو ئایا ئەتەوێت بە ژێردەستەی بمێنیتەوە وەکو ئەم چەند سەد ساڵێک ڕابردوو کە تیا ژاوی هەر کەس هاتووە و 2000 شەقی تێڵداوین هەر کەس هاتووە و کەسوکاری کوشتوین هەر کەس هاتوو ماڵوێرانی کردوین بەعزێ قسە ئەەکەم بۆ خۆمیانی ئەڵم من ئێستا تا سەر ئێسقان دیفاع لەوەکەم کە کورد بێتە دەوڵەتی سەربەخۆ
بەڵام ئێستا ئامادە نیم ڕەخنە لە نەک ڕەخنە بگرم ئامادە نیم دژی ئەم حکوومەتە و ئەم هەریامە بم لە حاڵە حەزرە هەر کاتێک چوارچێوەیەکی ئاطراف پێکراوی نێودەوڵەتیم بۆ دروست بوو ئامادەم لە پێش هەموو کەسە لەبەر دەچی سەرای ئاڵای ناڕزای هەڵگرم و ئامادەم سنگیشم بنێم بەگولەوە لەو پێناوە یعنی من مەبەستم ئەمەیە ئێمە ئەم حکوومەتە بۆ لەگەڵ مستەقبەلا تێکەڵاویەکەین چۆن بتوانین ئەمە جیاکەین و تەفکیکیکەین بۆ خەڵک کاک ئێمە دەنگناین نە بە پارتی نە بە یەکێتی نە بە مەسعود بەرزانی نە بە جەلال تاالبانی ئێمە دەنگین بە مستەقبەلی منداڵەکانمان هەم مەسلەی سربەخۆیی و ناسربەخۆییە من نەک هەر ئێستا تقریبا 1000 ساڵ لەوە پێش یا تو بڵێن 900 نامچەند ساڵ لەوە پێش نووسەرێک کە نای ابن ئەزرەقی فارقی کتێبێکی تاریخی میا فارقینی پێڵێن لەوێ کاتێک کتێبەکەی نووسیوە چەند ساڵێک بەسەر ڕوخاندنی دەوڵەتی مەروانیە دەوڵەتی فارقی پێڵێن ئەو ئەو دەوڵەتە ڕوخێنراوە پرسیارەکە لە ئەوانەی هەیە خەڵکی قەدیمەی ئەو سەردەمەی کە هەردوو سەردەمەکە ژیاون ئەڵێ فەرقەکە چییە؟ ئەڵێ ئەو وەسعەی ئێستا تیاژین لەگەڵ ئەو کاتە 1/100 یعنی ئەو کاتە سەدقات لە ئێستا باشتر بوو من بۆیە نەتیجەگیریەکەم ئەوەیە کە سربەخۆی هەرچیەک بێ سەدقات لە ژێردەستەیەەکە باشتر من هەر بە قسەی نەک بڵێن فڵان سیاسی ئەمڕۆ و فیسار تا خەڵک بە هەڵا لێکی بداتەوە من هەر بە قسەی ئەو قسە سادەی کە پیرەمێردێکی 900 ساڵ لەوە پێش ئەوە ئێمە بەرچاو کە ئەو خۆشی یعنی جیاوازەکەی بینیوە کاتێک کە کورد بۆ خۆی دەوڵەت بووە کاتێکیش کورد کە ژێردەستەی ئەمە ئەو بووە هەر کەس هاتووە و شمشێری کێشاو بە مل ئەوە کە هەر کەس هاتووە باجێکی لەسەر داناوە هەر کەس هاتووە کچ و ژن و مناڵی وەکو ئەوەی کە لە شنگال بە خەڵکیان کرد ئێمە ئەگەر ملەتێک بین کە یەک تۆز وجدانمان هەبێ ئەگەر ملەتێک بین کە بەڕاستی بچووکترین هەستی نیشتمان پەروێ بمان بزوێنێ نابێ ئەوەی کە لە شنگال ڕووی داوە بیرمان بچێتەوە و دائمیش ئامادەین لە شیعە و سونە بمانکەنەوە شتێکیان یانە هیچ جیاوازێک لە بینی ئەوەی سەدام کردوێتی یعنی سەدام هەندێک شتە بوو تۆزێک بە وجدانتر بوو بەڕاستی لە هەندێک سیاسی شیعە کە ئەو هەوڵی داوە بە هەموو شێوێک گەلی کورد لە ناوبەرێ بەڵام لەوەی 74 لەبەرەوەی حرەکەی کوردی بە شێوەیەک بەهێز بوو ئامادە بوو هەمووشت بۆ کورد جەبەجێکە بەس تەنها کەرکووک ئیدارێکی هاوبەش بێ بەڵام بەشێک بێ لە دەوڵەتی ناوەند ینی بڵێن قیادەی سیاسی گەلی کوردی ئەو سەردەمەش داوایە کردوت کەرکووک بە هاوبەش بێ ئیدارێکی هاوبەش بێ بەڵام تابعی ئۆتۆنۆمی بێ زۆر باشە مامۆستا بمبور بە بچمە بڵای مامۆستا من ئەچمە سەر بابەتێکی تر هەرچەند ئەمە تۆزێک سیاسیە ئێستا با بڵین لە حاڵی حازرە بڵین ئەوانەی کە دەنگیاندا لە دانیشتنەکانی سەرەوەدا لە یەکێتی نیشتیمانی و پارتی و یەکگرتو کە 25 ریفراندۆم بێ بەعزێک لە ئێمە بەعزێک لەوانەی کە تا ئێستا قسەیان کردوڵێن ئەمە گاڵتە جاریە بۆ خەڵەتاندنی خەڵکە بەڵام ئێمە لە ئێستا ئەو هەوڵە جدیا بین چ لەلایانی پارتیەوە چ لەلایانی یەکێتیەوە مەسەڵەن پارتی زۆر هاتوۆتە پێش چاکردنی پەرلەمان و هەموو شتێک یەکێتی نیشتیمانی هەوڵێکی زۆر گەورە ئەیا بۆ ڕێکخستنی ئەم شتانە ئەم جۆرە پێمان ناڵێ کە فعلەن ریفراندۆم شتێکی جدیە و ئەوانەی کە ئاگاداری وەزعەکەن ئەزانن کە ئێستا کاتی ئەوەیە یاخود بەڵێنێک دراوە یا شتێک هەیە لەم بارەوە پێتوانی ئەمە جددیەتێکی زۆر ئەیا بە مەسەلەی ریفراندۆم و مەسەلەی سەربەخۆیی کە بە تایبەتی یەکێتی و پارتی کە زۆر مشهورە خۆن و زۆر هێنە پێشۆڵی بەڵێ وڵا پرسیارێکی تاڵی بەجێە بەڵام دایمە ئێمەی کورد تێڕوانینمان زۆر دیاری کراوە و یادگەمان زۆر کورتە ئێمە تۆ سەرنج بەر لەم دانیشتە بەڕێزان فەرمویان 100 ساڵە ئەم میلەتە لەو هەلومەرجایە بەڵام کام 100 ساڵ من دڵنیام چێ سۆزانخان و چێ مامۆساش ئاگایان لە مێژووی کورد هەیە بەوردی ئالەم سلێمانی ئێمە کە جێشی عوسمانی هاتووە ئەو شتانی کە کردویانە بڕوا بکە من لە پیرێژنی مەڵکەنیم بیستووە کە لە کەسوکاریەوە لە دایک و لە باوکۆ بیستوتی هەر ئەوەیە کەوا داعش کردوێتی لە شنگاڵە کەواتە ئێمە تێڕوانینمان زاکرەمان زۆر لاوازە
وێنەکانیش بە گشتی نابینین. ئەگەر هەلومەرجی نێودەوڵەتی ئێستا ببینی بە تایبەت دوای هاتنە ئارای داعش کە منەوە بۆ چوونی خۆم هەیە کە وتوشمە زۆر جیاوازە لە 2023 زۆر جیاوازە. جیاوازیەکە لە چیایە؟ هەرگیز وەک پێش دوای داعش کورد نەناسرابوو لە جیهانە. ئێستا کەسێک نییە لە جیهانە کە ناوی کورد و ناوی پێشمەرگە نەزانێ کاکە. ئێمە جاران کێ ناوی کوردێزانی کاک مامەستا جەعفەر لە شەستەکانە زۆرێک لە کەسوکارمان کە چوونەتە ئەوروپا وتویان ئێمە کوردین ئێمە لە فڵان شوێنەژین هەر نەزانراوە. ئەخیرەن کەوتوتی بەرزانی تایە بۆ تاکە تاکەوتوتی سازانم ئێوە ئەوانن کە لە شۆڕشان و ئەوانە. بەڵام ئێستا ئێمە باسمان نەکرێ وەک هێزێکەوە بەرگری لە بەهامرۆیەکانەکەین. دە تۆ سێری دەوروبەرمانکە سێری هەلومەرجی من حەزەکەم دیەتی کە ئێستا لە بڵین بە تایبەتیشەتی و پارتی کە هەڵگری ئاڵایی بەڵێن با بڵێن یەک گرت و شتابانەوە حیزبەکانی تریش بەڵام ئەوان کاری گەرتر و دیارترن پێتوانی ئەمە جددیەتێکی زۆر ئایا بە مەسەلەکە و پێت ئەڵە کە شتێک هەیە کە ئەمان بە جددی ئەزانن کە ئێستا کاتی ئەو ئێمە سەر بەخۆی خۆمان ڕابگەین. ئەمیش ئەمەیە ئەوە عرزکەم ئێستا هەلومەرجێکە تۆ سەرنج بە ئێرانی دراوسێمان سوپاکەی لە سێ وڵاتە بڵاو بۆتەوە و هەر وڵاتێکیش سوپاکەی بۆ جۆرە بڵاو تۆ بڵێسیان لە سێ وڵاتە کە ئێستا لە شەڕایە کاکە. ئەو حاڵەتە چی بۆ دروست دەکات؟ ئێوە سێری جێشی نازیکن. جێشی نازی بە چی کاول بوو؟ پاشان سێری تورکیاکە. تورکیا ئەوەی کە بەڕێز ئەردۆغان ئێڵێت و ئەیکا ئێستا ڕێک ئەوە شڵەژانێکی سیاسیە. ئێسری سووریا کە سووریا سیادەی ماوە ئەمە هەلومەرجی عێراقە کەواتە ئێمە ئەگەر پێت وایە بڵێن زۆرفێکی دروست کردووە بۆ کورد کە بتوانێت ئەمانە ئیستیقلال کە بخۆی. من بە دڵنیاییەوە ئەیڵێم و پێم وایە بەڕێزانی ژووتیان ئێستا کاتە زیێڕینەیە بۆ کورد کاتە زیێڕینەیە. پاشان هەنێ گەڵێن ئاخر ئێمە هیچ دەوڵەتێ پێی نەوتوین لەو گەورانە. ئەمە منە ژێرمەوە بۆ ئەوەی کە نەتەوەی کورد نەتەوەیەکی دەڵێ فەرموو لەسەر تەبەقەی ئەمێ شتێکە پێ بڵێم قانونیەن. کاکە ئێمە نەتەوەیەکی بە چەترسێنکراوین لەلایەن دوژمنانەوە بە درێژایی 1000 و شتێک ساڵ. بەڵام بەداخەوە ئێستا حیزب بە چەترسێنمانەکە حیزب ئەمان ترسێنێ تێمەگەی حزبیش بۆ ئەمان ترسێنێ. بەداخەوە من ئەمەم لە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکانی ژووتووە زیاتر مەسلەی ئەو دەردۆنی هەیە لەگەڵ یەکە. ئەگەر مامەستا جەعفەر وتی سین من بڵێم سات لەو دژایەتیکردنەوە نەتەوەکەیان وا لێ کردووە کە ئێستا بە کوردیەکەی خەڵکێکەیە ترسیە لە کاکەمە سبینێ نابێ بیخۆ لە بەرسە. بەڵام هەلومەرجەکە زۆر جیاوازە لەوە و ئەگەر بیزاد ئەو دوو حیزبە ئەگەر ئەو هەنگاوە نەنێن بەڕاستی مێژوویەکی زۆر ڕەش بۆ خۆیان کە نابڕێتەوە تۆمارەکەن. با بێمەوە خزمەتی سۆزانخانەکە یعنی تۆ پێت وایە گەنجی ئەمڕۆ فعلەن ئەوەی لە دوایەوەیەک و ئەوەی کە ئێستا گەنجە لە دوایەوەیەکەوە لەدایک بوو ئەمە تازە پیر بووی نابەلانی کەمەوە کەهلینیانی ئەو نە ئەنفالی دیوە نە ئەوەی دیوە ئەمن بێتە سەر ماڵەکەی بەشەق لە خواردنەکەی بات و دەرگای ژووری نووسنی ژن و مێر بکاتەوە سەریە نە ئەوەی دیوە ئەنفالی دیوە نە هەڵەبجەی دیوە نە زەلالەتی دیوە نە ڕەزالەتی دیوە. تۆ پێتوانێت ئێمە مقەسرین لەوەی کە گەنج شتێ بگەین کە مانەوە لەگەڵ عێراق یعنی چی؟ مەرج نیە لەم لەحزەیە معنەوە لەگەڵ ئێستا عێراقێکی زەعیفی لاوازە هەر چێ بڵێ قوبوڵێتی ئەیسبینەکەی عێراق ئەو مالیچەی کە جارێ هیچی بەخۆیەوە نەبینی بۆ ئێر لێگەڕن بە فانتۆمەکەم بۆ بێ ئەگەر فعلەن F-16ەکەی بەدەستەوە بوو هەشتی شعبیشی بەدەستەوە بوو پێتوانێت ئێمە مقەسرین لەوەی گەنج شتێ بگەینین کە چه ئایندەیەک چاوەڕوانی ئەکا ئەگەر لەگەڵ عێراقا بمێنێتەوە. کاک سۆران هەرچێکمان کردووە تا ئێستا واجب بۆ لەسەر شانمان کە ئێمە بۆ ئەم گەلە بۆ ئەم میلەتە بۆ ئەم خاکە سیلاح بکەینە شانمان بچینە شاخ شەهید بین بریندار ئەو ئازایەتیانە بکەین. ئێمە ئێستا لە ساڵی 91ەوە لەگەڵ هاتنی ئەو جۆرە حکومە سربەخۆیی خۆمان دەبوایە کارمان لەسەر ئایندە بکردایە. ئەڵقەی ڕەبتی تۆ من ئێستا ناتوانم ئەوەی کە کراوە لەو پێش
بە گەنجێکی بفرۆشمەوە گوناحە چونکە ئەو لەنەوەیەکا لە دایک بووە لەنەوەتا لە دایک بووە بەڵام ڕخسەتم بە شتێکم بواتۆ باڵێن ئێستا تۆ سەری ئیسرائیلکە مەسەرەن ئەم هۆلۆکۆستکەی بووە ساڵی 45 تا ئێستا هۆلۆکۆست زیندووە لە زەمیری ئینسانی ئیسرائیلیە بێجگەلەوەی تا ئێساش پارە لە ئەڵمانیا وەرەگرن نەکبەی ئەرمەنیەکان ساڵی 1950 تا ئێساش زیندووە لە زەمیری ئینسانی ئەرمینیا و تا ئێساش دێتە تا ئێساش داواکەن کە ئومەی متحیدە بە ڕسمی بیناسێ و تاوانی جینۆساید بیناسێ کاک سۆران من چوومەتە مەتحەفی هۆلۆکۆست لە ئەمریکا گریاوم لەبەر چوومە مەمەڕێکەوە لە بینایەکی سێقاتەوە دیوارێکە هەمووی تاکە پێڵاوە هەتا عەرزەکە پرسیارم کردوتم ئەمفالە کۆب کرداتەوە لەوە زیاتر بزەبت ئەو تاکە پێڵاوانە چییە؟ وتیان ئەوە هینی ئەو خەڵکەیە کە لە دوای هۆلۆکۆست بەجێماوە کەواتە کاک سۆران ئەگەڕێنەوە بۆ قسەکەی خۆم تا چەندێک ئێمە مقەسر بووین لەوەی ئەم مێژووە ئێمە لەسەر مەتحەفێک ڕێنەکەوتین لەکوێ بێت لەکوێ کۆیکەینەوە ئەم شتانە گەرمیانیەک کە لێ قەوماوە شتەکانی عەزیزەکەی خۆی ماوە لە ناو مەتحەفێکە هەڵگرین ئەوەی کە لە کیمیابارانە پریاسکەیەکی بچکۆلەی بەدەستەوە ماوە لەکوایە هەڵیگرین ئێمە نەمانتوانیوە ئەم شتانە کۆکەینەوە ئێمە لەسەر شوێنەکەی جارێ مناقەشەمان کردووە لەسەر مەغزاکەی مناقەشەمان نەکردووە کەواتە تەقسیرەکە لە خۆمانەوەیە کە ئەڵێم خۆمان کەین ئەو حیزبانەی هەتا ئێستاش حکومڕانن هەتا ئێستا حکومڕانن کە کارێکی وایان نەکرد کە گەنجێکی بەڵێ گەنجی ئەمڕۆ بە یەک خۆی ئەوەیەکێکە لە هینەکانی گلۆبالیزە کە بە ئاسانی لە من زیرەکترە سەرچاوی دەستێگا بە سەرچاوی معلوماتەکە دنیابینی زیاترە لەم هەلومەرجەیە گەورە بووە ئێمە لە بری ئەوەی سەپۆرتی بکەین لە بری ئەوەی کە پێی بڵێن تۆ ئێستا لەم ڕۆژەیە ئەزانی لەو پێشچی قەوماتی بوو تۆ دیقەت بە بەعزێک با ناوی کەس نەبین نەک ئەوە ئەڵێ خەڵک فێرەکە بڵێ تف لەو کوردستانەی کە من تیا وەکو ئەوروپا ناژیم مەسەرەن ئەمەیان بەچی تواز لەوە بێنەکە ئەمە مقەسیرون ئێستا حیزب ئەمە تەڵقینی گەنجەکەکە پێتوانیە ئەمە نازم سێریکە ئێمە ئەزانی چی کوشتوینی کاک سۆران بەڕێزان ئێمە ئەوە کوشتوینی من لە کوردستانم لەم کۆمەڵگایەم کە بە تەتەورە تەبیعەکەی خۆی هێشتا تەتەوری نەکردووە تەکنەلۆجیا یەکسەر هات سواری سەرمان بوو هەمومان ئایفۆنمان پێیە و یەکسەر بە ئاسانی ئەگەینە سەرچاوی معلوماتەکە بەڵام ئەقڵیەت و بیرکردنەوەکەمان هێشتا بەو دەرەجەیە تەتەوری نەکردووە لەگەڵ ئەو تەتەورە تەبیعیان نەبووە مقارنەی خۆمان بە سوید بە نەرویج بە سویسرا بەوە بکەین ئەکرێت تۆ ئەمە ئیستیغلال نییە ینی گەنجێک بۆ قسانە بخەڵت هێنی ئەو خاڵەکە کە سوید هەر شەڕێکیانە بەست 200 ساڵە ئێمە خۆمان لەگەڵ عێراق حساب بکەین کاکە من لە عێراق ئەژیم لە بەسرەوە هەتاکو بەغات چەندین جار هاتو چۆن کرد بەس چۆن ئەڵێ ئاوە هەموو شارەزان لە 2023 تا ئێستا لە بەغات دارێک نەخراوە سەربەردێک ئەستەن بەسرە کە بە هەشتی دنیا بوو ئێستا لە دار و پەردوو لە کەلاوە لە سەجی بەرەڵا زیاتری تیا نابینی طبعا خەڵکی تیاتی يعني ئێمە ئەبێ بێجگە مەسەلەی دیموکراسیەت و دین و ئەوانە بەحس مەکە چ فەوزایەکە لەوێ یعنی مەسەن لە مەشای سەردەمی حوسێن و ئەوانە عسەیرکە یعنی گاڵتم بەم ئەقڵەیە ئەمانە لەکوێ ئەژین بۆ خاتری خۆ ئێمە ئەبێ خۆمان لەگەڵ ناڵم خۆت لەگەڵ ئەوە حساب بکە بەڵام ماقۆلیش نێ خۆت لەگەڵ سویدا حساب بکەیت پێتوانێت خۆی ئەزانی ئێمە قەت نابێ خۆمان بخینە ئەو وەجی مقارنەیە ئێمە ئێستا کە باسی بۆ بەڵێ بۆ سەر بەخۆیی من ناتوانم بڵێم لە سوید وایە لە نەرویج وایە ظروفی منطقەکە ظروفی ئەم مەوزوعە ئەوانی تر ئاوا وەکو چۆنەڵێ لەسەر قاپێکی زێڕین پێشکەشیان کراوە ئێمە خەباتمان بۆ کردووە ئێمە بەس بیر لەو پێشمەرگێ بکەینەوە کە ئاخر جار شەڕی کرد دەست و قاچی خۆی بەستەوە یەک فیشەکی هێشتەوە بۆ ئەوەی دژمن زەفەری پێنێنەهێنای بەخۆیەوە ئێمە ئەو خەڵکەمان هەبووە و هێشتا هەر خاوەنی ئەو خەڵکەشین ئێمە ئەو تاریخە جوانەمان هەبوو بەڵام بەداخەوە حکومڕانی ئەوەی کە جەنابە وتێ حکومەت لەباران بەر حکومەتە چێ بڵێ بەڵێ حکومەتەکە بوو کە کارێکی وای کرد
بە شێوەیەک ناعەدالەتی ئەم فەساد شەفافیت بە هیچ بەس ئەمە جۆرێک تەفسیرە بەڵام پاساو نییە بۆ تەفسیر ئێمە ئەبێ لە مەودووە هەوڵ بین ئەم تەفسیرانە بخینە بەردەم بڵێن بەڵێ فەساد هەیە بەڵێ ناشەفافیت هەیە گەندەڵی هەیە ناعەدالەتی هەیە بەڵام من ئایندەی خۆم ئەمەوێ ئایندەی نەوەکانم ئەمەوێ دیاری بکەم کە لە ناو دەوڵەتێکا بم کە کورسیەکەم هەبێ لە نەتەوە یەک گرتوەکانە یەک خاڵی کەش هەیە کە زۆر زۆر گرنگە ئەو میلەتەی باوەڕی بەخۆی هەیە پێویست بەوە ناکە ئەم ترسە بخەرێتە دڵی ئەوە بڵێ ئەمریکا وای وت ئەویترەڵێ نەخێر ئەمریکا وای نەوتوە ئەمە لە ئیعلامەکانە ئەوروپا وای وت ئەویترەڵێ نەخێر وایە ئیرادەی میلەتان لە لای ئەو دەسەڵاتانە ئیرادەیەکی زۆر پیرۆزە. ڕخسەتم بە بچمەوە لا مامەستا جعفەر لە ئەم پرسیارە لەبارەی جددیەتی یەکێتی و پارتی پێتوان نییە ینی ئەم هاتنە پێشەوەی لە بەتابەتی پارتی کە ئێمە ئەزانین لە ڕاستە پارتی دیموکراتی کوردستان جۆرێک لە عینادی هەیە بەڵام لە ئێستا ئەبینین بە تەواوەتی هاتوۆتە پێش هیچ مەرجێکی نێشتێتەوە هەموو شتێکی قوبوڵە دەی ئەمانە لەم لاشەو یەکێتی نیشتیمانەیە بینین زۆر بە جددی هەوڵی توانەوەی ئەو شەختە بەفرەدا لە بینی گۆڕان و پارتیە یەکێتی لەم ناوە با بڵێن واجبێکی نیشتیمانی پیرۆز پیاداکە بەلای منەوە بەلای هەموو کەسێک شۆکە هەست بە ڕۆحی نیشتیمانی بکە پێتوانی ئەم جددیەتە پێمان ئەڵێ فعلەن ئێمە بەنیازین دەوڵەت دروستکەین گاڵتە ناکەین لەگەڵ خەڵکە و خەڵک ناخەڵەتێنی من هەر ئەوە ئەڵێم لە 2023 ئەگەر سەر بەخۆی ڕابگەێنرایە تێپەڕی بوو ئەمەە ئەبووین بۆ ئەمری واقع ئێستش ڕای بگەێنین لەوە باشترە 4 ساڵتر 5 ساڵتر ڕای بگەێنین ئێستا باشترە مامەستا یەک فەرقەیە ئەو کاتە ئێمە ئابوووریمان نەبوو ئێستا ئابوورێکی شەق و شەڕش بێ هەمانە ینی نەوتمان هەیە بەلانێکم نەک ئەوە هەر تەنیا ئابووری نییە ئێستا تۆ سیر کە مەسەلەن ڕاست ئەو بڵێن ئەزمێ هەیە ئەوە کەس ئینکاری لێ ناکە ڕاست وەزئی ژیانی بەشێکی زۆر لە خەڵک وەزئی ژیانی خەڵک باش نییە کە من هیوادارم حکومت بیرێکی زۆر زۆر جدی لەوە بکاتەوە هەموو تەسەحاتێکیش بدە بۆ چاکردنەوەی باری ژیان و گوزرانی ئەو خەڵکەی کە بەڕاستی ئەوانەی موچەخۆرەکان ژیانێکی یەکجار سەخت بەڕێەکەن ئەوجا کۆمەڵک کێشەیە نەبوونی سەر بەخۆی ئەوە لایەنێکی کێشەکانە ئەوە لایەنێکە ممکنە هەمان کێشە لە عێراق کە دەوڵەتی هەیە خراپتر بێ لە سووریا لەو کێشانە خراپترێ لە ئوردنە لازم لە ئێمەە لەکوێ لە دەیان دەوڵەت ئەو ئەزمانە هەیە بەس ئەوێ چێ قوارەیەکی سیاسیانێ ئێمە ئەڵێن پێویستە ئێمەش وەکو گەلانی تری دنیا قوارەمان هەبێ چونکە چیش یعنی کارە سات و شتی واش ڕوو بدا تۆ کورسی خۆت هەیە لە نەتەوەیە گرتەوەکان و لە دەیان شوێنێتری ئەو دنیاە ئاڵای خۆت هەیە هەموو شتێکت لە دەست ناچێت بەس ئەمەی ئێمە یعنی ئەمە ئیسا حکومەتی هەرێم هەر ڕووداوێکی نەخوازرا و بێتە پێشەوە ئێمە جارێکتر معڕەزین بۆ ئەوەی تووشی ئەنفال بین تووشی ئەوە بین جارێک یەکسەر ئەو F-16 بێ قەسفی سلێمانی من تەمەنای ئەوانە ناکەم بەس ئەڵێم ئێمە ئەگەر هەر لە ئیسەوە خۆمان نەپارێزین ئاگامان لە وەزئی خۆمان نەبێ پلان بۆ دو ڕۆژی خۆمان داننین بە یعنی من ناڵم خەڵکی دەی هەموو بڵێن بەڵێ بەس ئەو نەخێرەی کە تۆ هەڵبژاردۆ ئەوە یەکێکە لە یعنی فاکتەرێکی کارەساتەکانە کە یەتە پێشەوە بۆیە من تکام وایە کە خەڵک بە جددی بیر لەو مەسلەیە بکاتەوە چونکە مەسلەکە پەیوەندی بە هێزە سیاسەکان و نییە بەتەنە هێزە سیاسەکان ئەوان کاری خۆیانەکەن و ئیشی خۆیانەکەن و من مەمنونی ئەوانم زۆر سپاسیانەکەم کە یعنی ئەو پرۆژیان پێشکەش کردو بە ڕسمی داوای ڕفراندۆمەکەن داواکەن ئەڵێن ئێمە ئەمانوێت سەربەخۆی ڕاگەێنین من زۆر جار ئەو قسەی مەشهوری مارکسم بیرەکەوێتەوە کە پێ ئەڵێن ئەوە بسمارک ئێوێ دەوڵەتەکانی بڵێن میرنشینەکانی ئەڵمانە و دەوڵەتە بچکۆکان یەک بخا بەو شێوەیە کە یەکی خست ئەڵێ
ئەوەی بسمارکەیکە ئەوە بەشێکە لە ئیشەکانی ئێمە چکە یەک خستنەوەی بازاڕی بسمارچێک کە ئەزانێک چی بوو لە چاو مارکسێکی فەیلسوفە بسمارک ئەو پەڕی چەپە ئەویش کابراایکی مەلیک ئیمپراتۆرێک بڵێن بۆتە بڵێن سەرۆک وەزیرانی هەموو ئەڵمانیای قەیسەری وەرە ئیمپراتۆر بۆ کات هەر خۆی بسمار خۆشی یعنی یەکێک لە سمبۆلە گرنگەکانی سیاسی بووە کە خۆی سێرەکە ئەوەیە ئەو بسمارکە بە هیچ شێوێ بڕوای بە بیری نەتەوەی نەبووە ئەو پەڕی ینی دژی بڵێن حرەکەی دیموکراسی بووە حرەکەی شۆڕژگەڕی بووە ئەوەی کە لە ساڵی لە شۆڕشی 1940 ڕووی داوە بسمارک بە دەستی خۆی پەلاماری بەرلینی داوە و توانێتیان بە هێزێکی زۆر بچووکەوە بەس کابراایکی دیارە زۆرزان بووە زۆر جربەزەش بووە بە هێزێکی کەمەوە ڕۆیشتۆ پەلاماری شۆڕژگەڕەکانی داوە توانیوەتی بیان شکێنێ ئەوەش تەژەعی کردووە ئەو حرەکەی لە باربرێ بەڵام هەر خۆی بۆتە ئاڵا هەڵگری بیری ناسیۆنالیزم و یەخستنەوەی ئەڵمان کاتڕاومانە کات زۆر کەمە مامۆستا بەڕێزت لە قسەیەکمان بۆ سۆزان خات تەئیدت کردم حەزەکەم بچمە سەر ئەو بابەتە بە شێوەیەکی تر یادەوەری نەتەوەی یادەوەری ئەو کە پێوترێ میمۆری لە ئینسانە وا هەستەکەم ئێمەی کورد ئەو میمۆریەمان زۆر زەعیفە ئەگەر سفر نەبێ پێتوانێ ئەم یادەوەری نەبوونی دەوڵەتە کەسی زۆر جوانە پێتوانێت نەبوونی یادەوەری لاواز ئەم یادەوەرە لاوازە دوشتە یەکەم وەکو مامەسا باسی کرد ئێمە دەوڵەتێکمان نییە بتوانێت ئەوە بکە دووەم حیزبەکانیشمان نەیانتوانیوە ئەو عەقڵیەتە یان تا ڕادەیەکی باش نەیانتوانیەوە ئەو یادەوەریە زیندوو ڕابگرن مەسەن هەموو ساڵێک لە یادی ئەنفالە کۆمەڵشتی زۆر بەسیط و سادە ئەکرێت لە کاتێک کە ئەنفال هی هەرنەتەوەیەک با ئەیکردە سمبولێکی زۆر بەرز وڵاهی من ڕەنگە لەگەڵ مامۆستا جعفەری خۆشەویستمە یەک نەگرم من پێم وایە کورد یادگەی خاڵیە و داگیرکەرانی کوردیش ئەویان دەمێکە هەست پێ کردو بەڕاستی بەڵام با من لەوێەوە دەست پێ بکەم کە ئیشارەتێکم ئاماژەیەکم ما بە جەناب لەو پرسیارەی کە لە سوزان خانێ کرد ڕاستیەکەی گەنجی ئێمە بۆ ئێستا ئاوای لێ هاتووە گەنجی سلێمانی کە سەدام لە سلێمانیە ترسا خۆ بەخۆی خۆیان یان و ڕاست الحەیە ئەدەبیان باسی بکردایە ئەیومە دینە ساعبە بۆ وای لێ هاتووە لەبەرەوەی لە نەوەکانەوە من هاواری ئەمەم لەگەڵ مەسئولینا کردووە کە ئێوە پەروەردەتان وەلا ناوە پەروەردە ئەڕوخەیە کە ڕووخات زانکۆکانیش ئەڕوخێ ئەم قسەیە من دروست لە 96 کردووە لەو کاتی مەسئولێکی گەورە بەرپرسێکی گەورە هاتە زانکۆ من ئەمە وتووە و زۆرێک لە دڵسۆزان کە و کاتە زانکۆ زانکۆش بوو تا ڕادەیەک ئەمەی ئێستا نەبوو چکە ئێستا فراوان بووە بەڵام ناوەرۆکی نییە ئەو کاتە من ئەمەم بە ڕاشکاوی وت کە ئێوە پەروەردەتان وەلا ناوە کە ڕووخا هەموو قۆناغەکانی تر بە دوای خۆیان ڕوخێنێ بەڕێز هەبوو دڵسۆزی من کە لەو کاتا لە دوای ئەو کاکە مامۆستا هۆگرتەوە بۆ خۆ تووشی مشکیلەکەی دەتۆژە کوێمەی جۆ بگرە بەڵام لە دوای ئەوەی سەدام ڕووخا و هەلومەرجی تازە بۆ کورد دروست بوو بارەکەڵا ئەو بوو بە قۆنسڵوشتیوا لە وڵاتان ئەو ئێمە پەروەردەمان وەلانە پەروەردە جاران پەروەردە پێشمەرگەی دروست دەکرد کاکە مامۆستایانی ئەو کاتەی سەرەتایی کە تایە بووە لە ڕۆژگاری عەبدولکەریم قاسما بە شادی ششی ابتیداییەوە بە دەورەیە بۆ مامۆستا بەڵام مناڵی کوردی پەروەردە کرد ئەوەمان نەما بۆ نەما چونکە حیزب هیچ لەو دوو حیزبە کەسیانی لێ بە دەرناکەم ئەوانە دەستیان خستە پەروەردەوە من هاواری زۆرم کردووە دەستیان خستە پەروەردەوە بۆ دانانی مدیر بۆ دانانی مشریف ئەوەی لێکەوتوتەوە کە ئێستا هەیە زانکۆش ناوە ناوەڕۆک نییە لەبەرەوە ئەوە لە یا گەنجت هەیە کە پەروەردە نەکراوە من نمونەیەکە بمێ سویدێک کە ئێوەزانن لە چ ئەو سویدە کاکە ئێستا لە وردیەوە ڕەنگە مامۆستا لە من باشتر ئەوە زانێ لە وردیەوە ئاڵای وڵاتەکەی خۆی لا خۆشەویستەکەن مناڵێک 3-4 ساڵە لە بالکۆنەکەی ئاڵۆی لەبەر ئاڵا و ڕۆحی شەیدان بە ئەو کاتە من هاوارم کرد کە مادام لەبەر ئاڵاکە هەڵناسیە ئەوە پەرلەمانی کوردستانە ئەبێ بڵێ ئەمە بە هیچ جۆرە نابێت لێ بمێنێ من نمونەیە کە پێ بڵێم لەسەر شلۆقی پەرلەمانەکەمان ئەگەر بم بەخشی با ئەمە زۆر حەسرەتە دڵما ئەمەیە بێڵێم
کاکە زمانی کوردی لە پەرلەمانی کوردستانە لە دوای 92 خراوەتە دەنگانەوە بە دەنگێک دۆڕانومانە ئێوە بچن چاوپێکەوتن لەگەڵ دکتۆر جەلالی حاشەفیقا بکەن کە ئەڵێ هاتمە دەرەوە بە فڵانم و دەرێ کاکە تۆ چەند ساڵ پێشمەرگەبووی بۆ دەسێ لە دژی ئەو پرۆژە چاکە بەرز کردەوە ئەڵێ وڵات دکتۆر نازانم چی بوو پرۆژەی چی بوو ئەڵێ بۆ دەستێ بەرز کردەوە ئەڵێ دیم دکتۆر فواد دەستی بەرز ئێمە ئەوە هەلومەرجی پەرلەمانمانە کاکە لەبەرەوە ئەمەی لەکرێتەوە بە حیزبیکردنی هەموو پرسەکان ئەوە نەتیجەکەی دێمە لێ بەڕێزت تقریبا نیو دقەیەک دێمە لەوە زیاترە سلێمانی چۆن سەیرەکەیت بە کورتی تۆ کچی سلێمانیت سلێمانی شارێکی زیندووە دڵنیابن هەردوو بەرەکەی تیا ئەبینیتەوە بەڵام کۆتا قسەی خۆشی ئەکات یعنی کۆتا قسەی خۆشی ئەکات ئێوە وا تەسەور مەکەن دایکی شەهیدێ ژنی شەهیدێ کچی شەهیدێ کچی زیندانی سیاسیەک کوڕی زیندانی سیاسیەک ئەوەی کە چەشتوێتی خەڵقەکەی تریش با ئێمە بە حەساسیت وەری نەگرین ئێمە فێربین جیاوازین جیاوازەکانی یەکتری قبول بکەین ئێمە ئیتر لەمە دووە بۆ ئەوەی ئەم ترسە لە دڵی خەڵک بڕێوێنینەوە بۆ ئەوەی نەڵێن ئەم دەوڵەتەی کە دێت و دروست دەکرێت دەوڵەتێکی دیکتاتۆریە بێ ئەبێ لە ئێستاوە خۆمان ڕابێنین نەخێر ڕێزت هەیە بەڵام تۆشە بێ ڕێزی بەڵێکەی من بگری ئەبێ فێری ئەوە بین ئەم جۆرە دیالۆگ و دیبیتە بتوانین بەرامبەر بە یەکتری جەنابە وەکو چۆن ئێمە بانەکەیت ئەتوانی بەرەی نەخێریش بانکەی لێیان بپرسی ئەو شتانە بخیتە ڕوو بڵێ ئەگەر بڵێ نەخێر ئەوە ئەڵێن بەڵێ ئەمان با بەرەو دەوڵەتێکی دیکتاتۆری بۆ نمونە ئەی نەخێر بەرەو کۆ ئەمان با ئێمە ئەبێ فێر بین یعنی زیندوێتی سلەیمانی لەوەیایە ئەم دیالۆگە بەردەوام بێت یەکتری قبول بکەین و تەخوینکردن نەبێت زۆر باشە دەست خۆش مامۆستاجان نیو دقە بەڕێزت دوا قسەت لەم بابەت من پێم وایە ئاگر فرای تۆ ناکەوم ئەم جەدەلەی کە ئیسا ڕوویداوە کارێکی زۆر چاکە دلیلی زیندوێتی ئەم وڵاتی ئێمەیە زۆر باشە قسەیەکی هەیە ینی ئەمە کرۆکی دیموکراسێتیشە وتناقض الأشياء سر وجودها يعني أما ديالكتيكا أما وقصي جواهرية شعري جواهرية أو جار مسألة أم براورد وبراورد كارية وأكا إما بير بكينوا بيريش بكينوا بالتأكيد رجال راسه دوزينوا دەستخۆش ئۆستاز بمبوورەوە بزانم کاتمان نەما لە کۆتاییدا سڵاو لە هەمووتان بەخوا حافیز بتاکو و بەرنامەیەکی تر